جیاکردنەوەی دەنگەکانی هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی ئەمریکا بۆ خولی 59یەمی سەرۆکایەتی وڵات بەردەوامە. بە گوێرەی سروشتی یاسای هەڵبژاردن لە ئەمریکا هاوکات لەگەڵ دەنگدانی گشتی. دەنگدان بۆ ئەنجومەنی پیران و مسۆگەرکردنی کورسی ویلایەتەکان ئەنجام دەدرێت کە هەر ویلایەتێک ژمارەیەکی دیاریکراوی هەیە لە ویلایەتێکەوە بۆ ویلایەتێکی تر دەگۆڕێت. ژمارەی کورسیەکان لە ئەمریکادا و لە ئەدەبیاتی سیاسی جیهاندا بە ئەلکتۆرال ناسراوە. بەپێی ئەم سیستمەش هەر کام لە بربژێرەکان ئەگەر بتوانن ژمارەی کورسیەکانی بگەێنێتە 270 کورسی لە کۆی 538 کورسی سەرجەم ویلایەتەکان، ئەوە ئەو کەسە دەبێتە سەرۆک. هەرچەندی ژمارەی دەنگەکانی لە هەڵبژاردننی گشتیدا زۆرتر بێت، وەگەوەی لە ساڵی 2016دا ڕوویدا و هیلاری کلینتۆن ژمارەی دەنگەکانی زۆرتر بوو لە ترامپ. کەچی لە دەنگدانی ئەلکتۆرالدا ترامپ توانی سەرۆکایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بباتەوە. بە پێی ئەو ئەنجامانی CNN و BBC بڵاویان کردوێتەوە جۆ بایدن تا ئێستا لە کۆی ئەو دەنگانی کە جیا کراونەتەوە توانیوێتی 224 کورسی و ترامپیش 213 کورسی مسۆگەر بکات. بەڵام بە پێی ئەو ئەنجامانی کە ئەسۆشیێتد پرێس و فۆکس نیوز بڵاویان کردوونەتەوە، بایدن زیاتر لە پێشەوەیە و 238 کورسی بردووەتەوە. لە بەرامبەردا ژماری کورسیەکانی ترامپ هێشتا 213ە. ترامپ لە زۆربەی ویلایەتەکان لە پێشەوەیە، بەڵام ژمارەی کورسیەکانی کەمە. هەرچی جۆ بایدنیشە هەرچەندە لە ژمارەی ویلایەتەکاندا لە دواوەیە، بەڵام لەو ویلایەتانەدا کە ژمارەی کورسیەکانی زۆرترە براوەیە و بەمەش پێش ترامپ کەوتووە. دەنگی ویلایەتەکانی پەنسیلڤانیا و میشیگان و کارۆلینای باکوور و جۆرجیا و ئالاسکا و ویسکۆنسن و نیڤادا هێشتا یەکلایی نەبوونەتەوە کە بە پێی ئەنجامەکان لە زۆرینەیان ترامپ لە پێشەوەیە، بەڵام لە نزیکەی نیوەیان جیاوازیەکەیان زۆر کەمن و ئەگەری گۆڕانکاری هەیە. لە ئێستادا جیاکردنەوەی ژمارەیەک لا ویلایەتەکان هێشتا یەکلا نەبووەتەوە. ئەمانیش چارە نووسی ترامپ و بایدن دیاری دەکەن کە ئایا ترامپ لە کۆشکی سپی دەمێنێتەوە یانیش دەبێت بۆ بایدنی چۆڵ بکات. هێشتا هەر یەک لە بربژێرەکان هیوایان بەوە هەیە کە بۆ 4 ساڵی داهاتوو سەرۆکایەتی ئەمریکا بکەن و ترامپ لەلایەن خۆیەوە سەرکەوتنی ڕاگەیاندووە و گلێ و گازندەی خۆشی کرد کە دەنگەکانی دەدزرێن و جگە لەوەش وتی ساختەکاری گەورە کراوە، بەڵام ئێمە هەڵبژاردنمان بردووەتەوە و ئامادەکاری بۆ ئاهەنگێکی گەورە دەکەین. وتەکانی ترامپ لە ڕاگەاندنی سەرکەوتنی پێشوەختە کاردانەوەی لە ناو سیاسەتکارانی دیموکراتی و کۆماریەکان لێکەوتەوە و تەنانەت تۆڕی تویتەریشی گرتەوە. لەلایەن خۆشیەوە جۆ بایدن وەک ئاماژەیەک بۆ ڕەنگی پارتەکەی وتی دیواری شین بە دەوری ئەو ویلایەتانەدا دەکێشین کە هێشتا دەنگەکانیان جیا نەکراوەتەوە، بەو مانایی کە زۆربەی دەنگی ویلایەتە خۆڵەمێشیەکان بۆ خۆی مسۆگەر دەکات و وتیشی هەرچەند ژماردنی دەنگەکان درێژە دەکێشێت، بەڵام لەسەر ڕێگای سەرکەوتنین. لەگەڵ هەموو ئەمانەشدا یەکلابوونەوەی ئەنجامی فەرمی هەڵبژاردن نزیکەی 40 ڕۆژی دەوێت، بە تایبەت کە ڕێژەی دەنگدانی پێشوەختە و لە ڕێگەی پۆستەوە زۆر بەرزە و جیاکردنەوەی کاتی زۆری دەوێت. لە دەنگدانی ئەنجومەنی نوێنەرانیشدا دیموکراتەکان توانیویانە بردنەوە مسۆگەر بکەن و زۆری نەبوونی خۆیان بە 189 کورسی بەرامبەر 181 کورسی بپارێزن، بەڵام بەراورد بە هەڵبژاردننی پێش و دیموکراتەکان 4 کورسیان لەدەستداوە. لە ئەنجومەنی پیرانیش کۆماریەکان 47 با 45 کورسی لە پێشەوەن. کۆماریەکان لەم هەڵبژاردنەدا توانیویانە کورسیەک زیاد بکەن.